لەگەڵ بەڕێز قایم قامی ناوەندی پارێزگای هەڵەبجە و وەفدێک لە دیوانی پارێزگا سەردانی کاک حاجی و برایانی کۆمەڵمان کرد. ئێمە لە ڕابردووە پەیوەندێکی زۆر باشمان هەبووە و ئەمانەیە ئەو پەیوەندیە بەردەوام بێ هەماهەنگێکی باشە بێت لە نێوان لایەنە سیاسەکان و ئیدارەی پارێزگای هەڵەبجە لەبەرەوەی ئێمە تەواوکەری یەکترین و لە ڕابردووە وەکوتم ئێمە پەیوەندێکی باشمان هەبووە لە سەرجەم قۆناغە خۆش و ناخۆشەکان بەیەکەوە بووین و ئێستاش هەرێمی کوردستان بەگشتی و عێراقیش بە قۆناغێکی سەختی سیاسی و داراییە تێپەڕەبێ. ئێمەش بۆ دڵنەوایی هەم کۆمەلگاکەمان و بۆ پتەوکردنی پەیوەندیەکان پێمان باشە ئەم سەردانانە هەبێ لە ڕابردووە بەڕێزیان هەم بۆ پیرۆزبایی بە پارێزگا بوون و بە پارێزگای ئێمە و قایم قامەتیش سەردانی کردوین و ئێمەش پێمان خۆش بووم بڕۆ سەردام بکەین و کۆمەڵێک ڕاستگۆیانە کۆمەڵێک گفتوگۆمان کرد کە هەم بۆ لە ڕووی کارگێڕیەوە سوودی هەیە بۆ ئێمە هەم بۆ کۆمەلگای هەڵەبجەش سوودی هەیە بۆ ئێمە پێمان خۆشە هەمیشە ئەم سەردانانە بە شێوەیەکی وەرزی بکەین